لە سەروبەندی سوێند خواردنی پەرلەمانتارانی عێراق و دەست بەکاربوونی دەستەی سەرۆکایەتی نوێ جارێکی دیکە باسوخواسی نەڕۆشنی ڕاکان جبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و کاندیدی سەرکەوتووی عەرەبەکان بۆ پەرلەمانی عێراق بۆتە جێی باسوخواسی شەقامی کوردی لە کەرکووک. پارتی و یەکێتی زیاتر لە هەر کاتێکی دیکە لە ئێستادا ناکۆکیەکانی نێوانیان زیاتر قوڵتر بۆتەوە و سەرقاڵی چنینەوەی پۆسەکانی بەغدادن و کەرکووکیان پەراوێز خستووە. یەکێتی بە گومانەوە لە هەوڵەکانی پارتی دەڕوانێت و پێی وایە پارتی بە مەبەست دەیەوێت ڕاکان جبووری لە پۆسەکەی بمێنێتەوە تا ئەوەی یەکێتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە نەگەڕێتەوە بۆ سەر کورسی پارێزگاری ئەو شارە. وەکو یەکێتی ئێمە هەموو کاتێدا قوتیمانەوە کردووە کە پارێزگایەکی کوردە لە پشکی یەکێتیە و لە دوای لێکەوتەکانی ڕفراندووەمە و 16 ئۆکتۆبەرەوە ئێمە کارمان بەوە کردووە بەڵام بەداخەوە لایەنێکی سیاسی کە ئەزندایشیدا خارجی هەبووە ناهێشتووە ئەو کارەکە ئەو عملێکی ئێمە و پرۆسەی ئێمە دەستمان پێداوا بکرێت تەنها بۆ ناشرینکردنی لایەنێک بۆیان بۆ ئەوە بۆ کە کۆمەڵێ توخمە بەسەرێمە کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی گۆڕان یەکێتی و پارتی بە بەرپرسیار دەزانن لە یەکلایی نەبوونەوەی ئەو پۆستە و لە دەستدانی دەیان پۆستی دیکەی کورد لە شارەکە. هەموو کێشە و گرفتانەی کەوا لە کەرکووک و زۆربەی شوێنەکانی تریش بە تایبەتی ئەو شوێنانەی کە پێوترێن جێناکۆک هەڵبەتە بە درێژایی ئەو فترەیە بەهۆی ناکۆکی پارتی وێکێتیەوە یان بەهۆی خراپ بەکارهێنانی ئەو پۆستانەوە کارێکی زۆر خراپی لەسەر خەڵکی ناوچەکە کردووە و تاوەکو ناوماڵی کوردی ڕێکوپێک نەبێ یەکگرتوو نەبێ خەڵکانێکی وەکو ڕاکان جبووری و غەیری ئەوەش تەماحیان هەر لەو پۆستا بێتەوە بەوکو بە شێوەیەکیش بەکاردێت کەوا بەزارێری خەڵکی ناوچەکەش کێتەوە بەتایبەتیش خەڵکی کورد با بڵین. ڕاکان جبووری خۆی بۆ خۆی پارێزگارێکی بە وکالەتە مانەوە بە وکالەتە هۆکارە ناوخۆیەکان بە تایبەتی ململانی یەکێتی و پارتی گەربێتی یەکێتی پارتی ڕێککەون لەسەر دیاریکردنی پارێزگارێ بۆ شاری کەرکووک مانەوە و نەمانەوەی ڕاکان یا خۆچوونی بۆ پەرلەمان نابێ بە بابەتێکی سەرەکی کەواتە بەرپرسی یەکەم لەوەی کە تا ئێستا ڕاکان وەکو پارێزگارێ بە وکالەت ماوە ئەوەیە کە ململانی ناوخۆیی کوردی وای کردووە کە پارێزگارێکی کورد دیاری نەکرێت ئەگەر بێت و یەکێتی پارتی لەسەر پارێزگارێکی کورد ڕێککەون ئەو کاتە هەر بربەستێوێ لانی کەم گلەی خەڵکی کەرکووک لەوان ناکرێت. ڕاکان جبووری لە خولی چوارەمی پەرلەمانی عێراق هاو شێوەیان خولە سوێنی یاسایی نەخوارد و لە کەرکووک مایەوە ئێستاش بە هۆی ڕێکنەکەوتنی هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم پێشبینی دەکرێت جبووری لە پۆسەکەی تا بمێنێتەوە تا ئەو کاتەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت یاخود یەکێتی و پارتی لەسەر کەسێکی کورد بۆ وەرگرتنی ئەو پۆستە ڕێک دەکەون. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.